دانیشتەکەیم شەومان دێنێن دایە مەڵهەمی زامی دەروونم دایە دوای خوا سەبەبی بوونم منت گەورە کرد بە خوێنی جەرگت بە منۆ چەند جار نزیک بوو مەرگت ماوەیە کۆڵ و بەینێ مناڵ بووم لە گشت زانینێ من کرد و کاڵ بووم بە شیری گەرم و پڕ لە ڤیتامین گەورەت ئەکردم تاک و تێگەین پاک ئەکردم لە گشت پیسایی شەو پاسەوان بووی هەر بە تەنیایی چەند شەو نخوونی و لایلایەکردن مشهور بۆ شێخ و بۆ دوعا بردن قود لێ قرمیش بوون چون من نەخۆشم ناچم بۆ هیچ لا ئەوێنێمە کۆشم هەزار بە قوربان سەدان گوڵەکەم دەیان هات و بە سوێنکی دڵەکەم ڕۆڵە گیان چاوم ئازیز گیانەکەم بە قوربانت بم کوڕە جوانەکەم ئەوەندە سۆزت هەڵڕشت بە سەرما ئەوەت پاراستم لە سەرما و گەرما تۆ نەبووی تایە یا هەر نەبووم یا گەڵخۆ و گەوج و دەبەنگ دەرهەچووم من نەخۆش ئەبووم تۆ ئەتوایتەوە شوێنێکم ئەشکا ئەبوورایتەوە خۆش ئەدوانم تا زوانم گرت بە دارەدارەت ڕێی سەربانم گرت زۆرت بەجێ هێشت ماڵی دراوسێ ئێستا کۆرپەکەم بێکەس ئەترسێ زۆر شتی خۆش و چەوری ئەدامێ کە لێت نەکرد تەنانەت تامێ من ئەم خواردن و تۆ ئەدڕوانی لەزەتت ئەبرد زۆر بە ئاسانی من بوو بووم بە تۆ تۆ بوو بووی بە من وەها خۆشەویست لە دنیا کە من پاک پاک ئەو شۆریم چاک داتە پۆشیم پەروانەیەک بووی لە دەوری خۆشیم تەنانەت کەوشت باش بۆ ئەسڕیم خەفەت ئەخوارد بۆ بەرگشڕیم هەر کەس دارێکی لێ هەڵگرتایم یا جنێوێکیان کە پێ بدایم ئەو گرتمە لای خۆت ئەبووی بە ئاگر ئەو تارانن لێم زۆر لە خۆم چاکتر چەند جار وا قەمای بەدەم و چاوما کیا تەڵە خوێندم بە خۆم بە ناوما باڵاکەی بەرزە چاوەکەی گەشە خوا لێو بە زیادێ ئۆخەی لەم بەشە ئاسڵە و ژیرە جوانە وشیارە خوێن گەرمە نەرمە کوڕم لەبارە دەربارەم هەرکەس کەم ترشتیەوت بە ئەیڕۆ چاک ئەو کردم کوت باش پێ سەلمانم ناحەقی نەبوو ڕەحمت لە قەبری جەنابی شوشوو ئەیوت لە بەچکەم هەتا هەتایە نەرمۆڵتر نابێ لەم ڕووی دنیایە گەر بە سەیرانێ بۆ جێیە ئەچووم پاک پاک ئەو شۆری جوان جوان سەر و ڕووم جلوبەرگێکی شۆراوی زۆر جوان بۆن خۆشکراویش بە عەتر و ڕێحان ئەو کردە بەرم و قیت ئەکردم ئەم جارە بۆ ناو کۆڕت ئەبردم ئەگەر دایک و باوک خەفەتی مناڵ نەبوایە ئەژیان بە جوانی 100 ساڵ هەر دایک و باوکێ کەوا دویرە بە جوانی پیرە و کزە و کەسیرە زۆر چاکەزانم خەمی مەمانە لە جوانیتانی نەهێشت نیشانە بۆ مەکتەب چوونیش یاریدەت دەدام لە تاریکیدا ئەبوویتە چرام هەموو پێویستی و بۆ هاوردم تا مەکتەبیشت بۆ خۆت ئەبردم هاوڕێی دڵسۆز و پێپیشان ئەدام تا بێتە کۆمەک مەدرسە و ڕێگام خەمی هەڵسان و بە دەرساگەیین خەمی قەڵەم و دەفتەر و نووسین پارەی ڕۆژانە لە بۆ گیرفانم خەمی ماشین و موتور لێدانم بە کورتی هەرچیم هەیە و ئەیزانم لە چاوی جوانی تۆوەی ئەزانم ئاوا بەم جۆرە بە دەردی سەری بە دەربەدەری و بە کوێرەوەری دایە گیان تۆ بووی بە خێوت کردم کایەک بووم تۆ بووی بە کێوت کردم من جوان و تۆ پیر من کاڵ و تۆ ژیر تۆ کەوان من تیر تۆ موشیر من قیر ئێستا پێت خۆش بوو لەبەردەستابم بۆ خزمەتکردن دایم وەستابم کەچی زاڵمی نامۆی بێویژدان منی لە تۆ کرد ئاوا دایە گیام بە ساڵێ جارێ نەشبینی نامم نەزانی لەکوێم نەزانی کامم ئۆف یاخوا هەرکەس دایک و ڕۆڵا لێگەکاتیا ببێ گڵۆڵا خوایە نزوولەی دایکی کوڕکوژراو جگەر بە دەردی دووریان سوتاو بگاتە لای تۆ و حەقمان بسێنی ناوجەرگ و دڵی زاڵم بپسێنی منیش لە پێناو چاکەتادایە شەرزێ هەر ئێستا و هەتایە نێڵم گەردێ لە دڵت نیشێ خوا یار بێ نابێ پێو بگایێشێ هەزاران ڕەحمەت لە شیرازی بێ شێخ مصلحەدین خوای لێ ڕازی بێ ئەڵێ جارێکیان گەنج بووم و مەغرور قیژانم بەسەر دایکما لە دوور بە دڵیەشاوی لە گۆشەی ماڵە منی ئەبینی بە بەژن و باڵا ئەیود مناڵیت گەر لە یادە بوو
کە بێچارە بووی لە باوەشی من ئێستا ستەمەوی لە من ناکرد تۆ شێرە پیاوی و منش پیرەژن دایە بەبێ تۆ ژیانم ناوێت هەر کەس تۆی نەوێ من ئەوم ناوێت دایە خۆڵی تێت سرمەی دوو چاوم سرم لە ژێر پێی کەوشت ئەساوم دایە ئەی دەریای پڕ لە دڵسۆزی هەر خوا ئەزانێ چەلام پیرۆزی وەسێتی خوایە لەگەڵ تا چاک بم ئەگەر چاک نەبم یاخوا چاک چاک بم چەند فەستە لەلام چەند بێقیمەتە چەند سەرشۆڕ لە لای خوا و میلەتە چەند سپڵە و پیس و نمەک نەناسە ئەگەر تێبگا چەند نەکەساسە چەند ئابڕوچووی دین و دنیایە چەند ڕوڕەشی دیوانی خوایە ئەو مناڵەی وا سەری خۆی داخا بەڕووی فرنووری دایکە هەڵشاخا ئەو هەموو تاکەی دایکی لەبیرکە خۆی بۆ شەیتان و نەفسی ئەسیرکە یاخوا هەر کاتێ ئەو نەنەفام بم بمەوێ بەگشت دایک و باوکاتم زوانم وەرکرێ و من کە ڕوولاڵ بم جێی بەزەیی بم ئەو نەبە حاڵ بم ساخوایە من و ڕۆڵەی موسڵمان پەیڕەوانی تۆ و دەستوری قورئان یارمەتیمان بیت بە درێژایی ژین بۆ دایە و بابە پشت و پەنابین گوێڕایەڵی تۆ و دەستوری ئەوان جێبەجێ بکەین تا کاتی نەمان تا لەو دنیایشا لەژێر پێیدایە بەهەشتی خوامان بۆ بێتەکایە خوایە لێم خۆش بە و لەدایە و بابە کە دڵم بۆیان وەکوو کەبابە ئەوان چۆن ڕەحمیان بە من کرد خوایە تۆش ڕەحمیان تێ بکە ئەمەم نزایە خوایە ئەوەندە لە یەک نزیک بین دەست لە ئەستۆ بین وەک دوعاو ئامین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه. السلام عليكم ورحمة الله.